من کۆڵۆنێل شنایدەرم فەرماندەی هێزەکانی ئەڵمانیا لە عێراق کە ماوەی 10 ڕۆژە هاتوومەتە ئەو وڵاتە جوانە. هەوڵ دەدەین بەردەوام بین لەسەر کارەکانمان. کاری هێزەکانی ئەڵمانیا 3 تەوەری گشتیە: مەشق و ڕاهێنان، ڕاوێژکاری، پاڵپشتی گشتی. وەگەوەیکی ئێستا لێرە دەیبینن یەکێکە لە پرۆژەکانی پاڵپشتی گشتی. هەوڵێکمان دروست کردووە تا پێشمەرگە سوودی لێ ببینن بۆ مەشق و ڕاهێنان، بە تایبەتی بۆ وتنەوەی وانەی تیۆری. جیانەوە ئێمە هاوکاری پرۆژەی بنیادنانەوەی میدیا سنتەرمان کرد کە یەکێکە لە سەرکەوتووترین کارەکانمان. هەروەها بۆ ساڵی ئایندەش بەردەوام دەبین بۆ هاوکاریکردنی پێشمەرگە لەو 3 بوارەی باسمان کردن. ئێمە هەوڵ دەدەین بە چەند شێواز و پرۆژەی نوێ پاڵپشتی پێشمەرگە بکەین. ئێمە لەو 3 بوارەدا بەردەوام دەبین لە پاڵپشتی پێشمەرگە کە ئەوانیش ڕاوێژکاری و مەشق و ڕاهێنان و پاڵپشتی لۆجستیە. بەڵام جگە لەمانە ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە بۆ پێشمەرگە، ئەویش لە خۆشخانەی پێشمەرگەیە کە هەوڵ دەدەین لە مانگی 4دا بیکەینەوە. شایانی باسە تا ئێستا پێشکەوتنی باشمان هەیە لە بنیادنانی بینایەکە و دانانی چەند کەرەسەیەکی سەرەکی. هەروەها هەوڵ دەدەین بەم نزیکانە کەرەسە پزیشکیەکانیش دابین بکەین.